دیارە ئامادەکاریەکانمان دەست پێ کردووە ئەمڕۆکە دواوادەی تۆمارکردنی هاوپەیمانیەتیە تا ئێستا 205 قەوارەی سیاسی ناوی خۆی تۆمار کردەوە بەشداریکردن لە هەڵبژاردن. ئێمە لە ڕووی هونەری و بەدەست ئامادەکردنی هەموو بۆ یەکەمین جارە ئێمە جیهازی تەسریع نەتایج و جیهازی تەحقق بەکاردێنی واتە هەڵبژاردنێکی ئەلکترۆنی ئەبێت ئەتوانێت دەنگدەر دڵنیا بێت لەوەی کە دەنگەکەی دەستکاری یاخود کێشە ناکرێت هەڵبژاردننی ئەمجارە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەبێت و هەروەها هەنگاوەکانی ئێمە ئیستاکە کە لە ماوەی تادەی روز دوا کۆتای وەرگرتنی ناوی کاندیدەکانە واتە ئێمە لە ڕووی هونەری و لە ڕووی ئیداریەوە هەموو ئامادەکاریەکانمان کردووە هەڵبژاردن لە 12/5/2018 ئەنجام ئەدرێت. ئێمە چاوەڕێی لە هەمان کاتە چاوەڕێی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆ ئیقرارکردن لەسەر یاسای هەڵبژاردن چونکە ئەگەیان گۆڕانکاری یا تعدیل بەڵام ئەگە نەشکرێ بەپێی دەستور ڕێگە پێدراوین کە بەپێی یاسای ڕابردوو واتە هەڵبژاردننی 2014 هەڵبژاردنەکان ئەنجام بدەین. دیارە ئێمە وەکو دەنگدەر عێراق 24 میلیۆن دەنگدەری هەیە، نزیکەی 3,700,000 گەنجی تازە واتە ئەم 4 موالیدی لە دوای 2014 کە دەنگیان نەداوە ئەوانە ئەتوانن دەنگ بدەن. دیارە ئێمە هەنگاو بە هەنگاو مۆزەفدا ئەمەزرێنین. ئێستا ئێمە لە خۆناغی دابشکردنی هەویەی ناخبین واتە ئێمە ئەوەی ئێستا ڕێژەیەکی کەم لە فەرمانبەرمان هەیە، بەڵام لە ڕۆژی دەنگدان واتە پێش دەنگدان دیارە ڕێژەیەکی زۆرمان پێویست دەبێت و ئەم جارە بۆ کۆمسیۆن هەمومان بەیەکەوە بڕیارماندا ئەو زیاتر سوود وەربگرین لەو خوێندکارانەی کە لە کۆلیژ و پەیمانگاکان و بەتایبەتیش ئەوانەی لە بواری کۆمپیوتەرەوەوانن چونکە ئێمە جیهازی تازە و جیهازی ئەلکترۆنی بەکاردێنین ئەتوانین زیاتر گەنج ئەوان لێو بەشانەش بن بتوانین سوودیانی وەربگرین و ڕاهشیان بێنین بۆ هەڵبژاردنەکانی ئایندەش.